سڵاو خۆشحاڵم لە بەرنامەیەکی تری دەروون و دیاردا بەیەکەگەینەوە. بەرنامەیەم جارە باز لە دیاردەیەکی ئێجگار نەشیایی کۆمەڵگەی کوردیەکەین و بەر لەوەی باسی ناوڕۆکی دیاردەکە بکەین و بکەینە گفتوگۆ لەسەر دیاردەکەمێ ئەوە بڵێم کە باواز لەو تانە و تەشەرانە بینین کە لە ڕێی سۆشیال میدیا و هەندێک پەیج و ئەوە قسەمان لەسەرک لێ عەلە ئاساس کە ئێمە دیوی ناشرینی کۆمەڵگەی کوردی پیشانەی نەخێر ئێمە هەزاران دیوی جوانمان هەیە بەڵام بائیتر لەمە دووە خۆمان نەقدی خۆمان بکەین خۆمان گلی لە خۆمان بکەین و خۆشمان سەرزەنشتی خۆمان بکەین. ئەو دیاردانی ئێمە باسیەکەین ئێمە نایخۆڵقێنین دیاردن و وجودیان هەیە لە کۆمەڵگەی کوردیا بۆیە باسییانەکەین. دیاردی ئەمڕۆمان هەڵسوکەوتی نەشیاوی شۆفێری تەکسیە لەگەڵ سەرنشینی کووردە. لە کاتێکە لە دنیاە تاکسی بەشێکە لە ینی وەک سلکێکی ئەمنی سەیرەکرێت ئینسانێک کە چۆ تەکسیەوە ئیترەبێ هەست بە ئەمانکە بەڵام لە کوردستانەوە بە تایبەت خانمان ئەم ئەمانیان نییە لە تەکسیە هەڵبەتە بەگشتی باز ناکەین ناڵین هەموو شۆفێریی تەکسی نەخێت سەدان شۆفێری تەکسی هەیە کە بە ئەمانەتەوە ممارەسەی مهنەکەی خۆیانەکەن و جوانترین نمونەی شۆفێر پێشکەشەکەن بەڵام ئەمە زۆر کەمترە لەوەی کە ئەم هەموو دیاردانی کە ئێمە بە کۆمەڵی ڤیددیۆ دوای ئاماژەی پێەکەین کە ئەم هەموو دیاردە نەشیاوانی کە ڕوئەیە. جا من پێم خۆشە دوایەوەی کە ڕێکلامێکم کرد بۆی کە هەچ کەسێ دیاردێش کە بات بینێرێ بۆمان بووی کە ئێمە تەوزیفیکەین لە بەرنامەکە خانمێکی بەڕێز کە خوێندکاری زانکۆیە وەکو ممارەسەی ئیشەکەی خۆی وەکو حەزێکی خۆی کۆمەڵی ڤیددیۆی بۆ ناردین لە ناویانە دوانیمان هەڵبژاردووە کە خۆی بە کامێرەی مۆبایلەکەی خۆی هەندێک ڤیددیۆی تۆمار کردووە کە لەلایەن شۆفێری تەکسیەوە تەحەڕوشی پێکرێ یا بە کوردەکەی دانی بۆ ڕۆکرێ. با بینەری ئەو ڤیددیۆیانە بین اینجا میوانە بەڕێزەکانە ناسێنم و دەسەکەین بە بەرنامەکە. فەرمو. كاردەکەیم ناگەر حەزت باشە؟ باشە قەچیە؟ نا ڕێستودانە ئەسکە ژمارەکەی بنووسە لای خۆت هەر کاتە گەیشتە بوو. نا دەست خۆشمە مندامەیە سپاس. بەر لەوەی باسی ڤیددیۆکە بکەین بەخێر بێی کاکەڵکەوت شارەزای بواری هاتوچۆ ئەمیدغانم بەرپرسی هوەری لە بەڕێوەبەرایەتی هاتوچۆی هەولێر کۆسار کەریم توێژەری کۆمەڵایەتی ڕای تۆگر و تەبێژی پۆلیسی هەولێر یاخوا بەخێر بێ کاگەڵکەوت تەبەنەوە دەنگ و شتی شۆفێرەکەمان گۆڕیوە ئەو خانمە زۆر بە پاچی بۆی ناردین بەڵام گۆڕیومانە لە بەرۆی کە کێشی کۆمەڵایەتی نەکەوێتەوە و کە سوکاری پۆلیسەکە و خێزانەکەی بیبینێ و ئەو بێ بە زەحیەکی گەورە ئەوە تەندروستە و تەعامولکردنە؟ بێگومان هەم ئەوە و هەم کۆمەڵی دیاردی تریش هەیە کە لە بواری تەکسیدا ڕوودەدا تەندروست نییە لەبەرەوەی ئەو کەسەی کاتێک کە سواری تەکسی دەبێت جا نێرینە بێ یا مێینە ئامانجەوەیە بگاتە شوێنێکی دیاری کراو بۆیە سواری تەکسی دەبێ و بە حکمەوەی لە سەرەتای بەرنمەکەشە جەنابە هێما و بۆ کرد کە خەڵک پێویستە لە ناو تەکسیە هەست بە دڵنیایی بکە و هەست بە نیگەرانی نەکا کە دەشێت تووشی جۆرێ لە بێزاری جۆرێ لە مەترسی ببێتەوە بۆیە ئەوەی کە لەوێدا ڕووەدا لەو ڕوانگەیەوە ناتەندروستە و پێویستە ئێمە قسە لەسەرەوەکەین بۆ ئەو ناتەندروستیە لەوێدا ڕووەدا. ڕاست کاکغانم لە کوردستانە ئاسانترین پێما بێتوانم بڵێم ئەگەر مبالەغە نەکەین هەر لە جیهانە ئاسانترین پێوە بوون بە شۆفێری تاکسی پێما بێ لێرێ دوای 20 ساڵی جازەیەکی گشتی دەرێنە و تەکسێکی بیکاشۆ بەقیز ڕاکێشە و کە سوکارمان بێنێ و بەرێ بۆ وایە؟ یاسای هاتوچۆ ڕێگای پێداوە هەر کەسێکە
تەمەنی لە 20 ساڵ زیاتر بێ بۆی هەیە مۆڵەتی شوفێری وەگرێ مۆڵەتی گشتی کە پێدەری جاجای عمومی بۆی هەیە تەکسی لێ بقڕێتن بەڵام بەڕای شخصی خۆم ینی ئێستا لێخۆڕینی تەکسی وەکو پیشەیەک نییە چونکە ئەوەی هەڵدەسێت تەکسی لێ دەخڕێت مامۆستایە تەکسی هەیە پێشمەرگەی تەکسی هەیە پۆلیسە تەکسی هەیە پاش دەوامان ئەوەی بێکاربی تەکسیەشی کڕێت بەڵام معقول لە گەنجێکی 20 ساڵ مەسەلەن هیچ پرانسیبێکی ئەتەچێتی خۆیتیان نییە اینجا چ جای مەسەلەن سەرنشین لەگەڵ یا سوارە بێت مەسەلەن ڤیدۆم ئەو ڤیددیو ئەو نمونەیەکە مەسەلەن تەحەڕۆشی پێکرێ چوزانم ینی ئێوە بۆ ئەم یاسایەتان یا هەموار نەکردوەوە یا بۆ داواتان نەکردو یا بۆ مەفارزەکانتان تۆنگ و تۆڵتر نەکردووە لەسەر ئەمە بڵێ ئەوەی پەیوەندی بە هاتوچۆ هەیە ینی سەبارەدەم ئەمە محاسبە دەکەین لەسەر ئایا ئیزازە هەیە یاننا مخالفەی لە شەقام هەیە یاننا بەڵام ئەمە نازانین ئەو چاک تەکسیە لە ناو تەکسەکەی چۆن تەسەڵ بکەن ڕاست ئەوە یەک لە لایەنی دووەم هەتا ئێستا یاسایەک نییە کە ئەم پیشەیە ڕێک بخە ینی پێویستە یاسایەک هەبی پیشەی سایقی تەکسی یا شوفێری تەکسی ڕێک بخە کە یعنی یاسایەک هەبی تەمەنی دیاری بکە ئێوە ئیشەکەتان ئەفو کاغانم ئێوە ئیشەکەتان ماشەڵا ڕوتبەکەش زۆرە مەسەلەن ئەمیدیت و تەجروبێکی قۆڵە هەیە لەم مەجالە بۆچی ئیش ناکەن لەم شتانی بۆچی دەوامی ئێوەمانان ینی گلەیەکە ئەمەیە با ئێمە خۆمان گلی لە خۆمان بکەین ینی ئێوەمانان بۆچی ئێوە ڕوتبەیەکی ماشەڵا ئەمیدی خزمەتێکی ئێجگار زۆرە هەیە ماشەڵا سەرسپی بووە لە مێهنەکەتە بۆچی ینی مۆزەفی دەوامەکەن بۆچی هەشتا چن بۆ ینی بۆ ئیبدا لەم سێکتەرانە ناکەن ینی ئێستا ئێمە لە ڕێی تەلەفۆن و لەگەڵ کاگۆگرە هەندێک قسەمان کردو یەک دنیا هەر لە ڕێی تەلەفۆنەکەەوە لە ماوەی 3-4 دقا یەک دنیا شتی پێوتین ئێوە ئەبێ زیاتر ئەو شتانە بیستن بۆ ئیشیان ناکەن بە کورتی جوابم بەرەوە بیکە ئێمە ئیشمان لەسەر کردووە زۆر شش ئەی ئەنجامەکەین یەک لە نمونەیەکت بۆ بێنم ینی تەکسی لە ساڵەکانی 2010 و 9 ئەتا ساڵی 12 بە شێوەیەکی وها هاتە کوردستان ینی ژمارەکەی گەیشتە ژمارەش خەیاڵی 85,000 نزیک 85,000 تەکسی کەچی ینی ئێستا گەر نمونەیەکت بۆ بێنم لە شاری ستۆکهۆڵم کە عاسیمەی سویدە دانیشتوەکان دانیشتووی نزیکەی 5 ملیۆن کەس زیاترە تەنها 5,000 تەکسی هەیە کۆسارخان چیت هەیە لەسەر ئەو دیاردەی کە بینیت و نمونەی زیینی خۆشە چییە و چیش بکەین ئێمە بێت لە سەرەتا باز لەوە بکەین لەم هەرێمەی ئێمەیە سیستەم بۆ زۆر شەدنیە ئێمە سیستەمی اقتصادیمان نییە سیستەمی کۆمەڵایەتیمان ناجێگیرە لە زۆر بواری تریشە کە ئەم دیاردەیە و مەسەلەی تەکسی و شۆفێری تەکسی هەمووی پێوەستە بە نەبوونی سیستەمێکی زانستیانە و ئەکادیمیانە لە پێگەیاندنی تاک لە کۆمەڵگا بۆیە منیش هەر بە وەچوونی من نەک تەنها ئەوە شتێکی لەوانەیە زۆر بە ئاسان بێ یاخود زۆر سانایی بێ لەوەی کە من بیستومە و کە من بینیومە یعنی لە سەر شۆفێری تەکسی یاخود لەسەر تەکسی لێکۆڵینەوە لەسەر چەند شۆفێرێکی تەکسی کراوە باوەڕ بکە مۆبایلەکانیان چیتیانە لەسەر و نەفرە ئافرەتانەی کە هەڵیانەگرن و ئەیان گوێزنەوە سەیری ژمارەی مۆبایلەکانیان بکە سەیری ئەو ژمارە و کەسانەی کە ژمارەیان هەیە لە لای ئەو زۆربەی ئافرەتە زۆر بەشیاڵە نایناسم خزمم نییە تەنها هاوڵاتی بۆ بردوومە گوێزاومەتەوە چەندان کێشەی کۆمەڵاتی لێ دروست بووە جگە لەوەش لێرە پێوەەر نییە ئەگەر پێوەەر هەبێ هەموو کەس هەڵناسێت تەکسی بگرێ بە دەستیەوە باشە کاکۆگەر پێەکەنیت دیاردەی چاکە لایەتۆ هەموو ئەوانی ئێمە باسیەکەین تۆ بەوێنە و بە حەقیقەت لاتە تۆ چێڵیت دەربارەی و دیاردەیەکی نەشیاوە بەڕاستی لە نێو کۆمەلگەیمە لە چینی گەنجان نەوەک بڵین زۆر بەتەمەنەکان کە زۆربەی زۆریوانەی زۆر ممارەسەی تاکسیان کردی و کاری تەکسی شوفێری تەکسی دەکەن ئەوانە جیاواز لەگەڵ ئەو کەسانێکەوە گەنجێکە و تازە 20 ساڵی تاوا کردی و مۆڵەتی شوفێری گشتی دەرهینە و تەکسێکی کڕیوە و دەوێت کاری تەکسی کاری میهنەی شوفێری تەکسی بکە بەڵام ئەو دیاردانە بەڕاستی قێزەونن بەس بەداخەوە خوشکانمان کچانمان دایکانمان پەنا ناهێنە بەر
یاسا. چۆنی پەنابێنە بەر یاسا مەسەڵەن ئێوە نمونە. خۆتان یاسایەکتان بەڵێ. نەکردویان یەک یاساتان ئیجبار نەکردو بەسەر شۆفێری تەکسیەکانە کە ڕەنگە وەرەقەیەکی ئەمەنە یعنی ئەمە هەر زۆر بەسیتە غانم ینی وەرەقەیەکی ئەمەنە ساق تەکسیەکە دەروون دارا حەمید مەسەلەن شوێنەکەی مۆبایلەکەی ینی مەسەلەن من ئەگەر تەحڕوشێکم پێ بکرێت لە تەکسیا بەچیا بزانم بە ڕقەما بزانم ڕقەمیش ئەبێ داوا بنووسیت و داواکە جوابتێنەوە بێ بچی بۆ مرکزی شۆرتەوە ئەبێ ئەو کاک دەروون نمونەکە لە بینەوە لە یەک لە شارستەکانی نزیک شاری هەولێر شوفێرێکی تەکسی تاوشی کرد بەسە ئافرەتێکی عەرەب جنسیەی مەغریبی دوای ئەوەی کە ئافرەتەکە پەنای هێنا بەر ئێمە خلالی کەمتر لە 24 ساعات کە تەنها ژمارەی تابلۆ ئۆتۆمبیلەکەی پێگوتین ئاگاداری بەڕێبەراتی پۆلیسی هاتچۆمان کردەوە ئەوانش بەدەستخۆشیەوە هەموو ئینوان و شوێن و مەکانی ئەو کەسیان پێگوت چکە داتای گریمان هەر کاتگریمان شەو لایتەکە کوژێنێتەوە کاژمێر 12 شەو بولێ ڕقەمەکە نابینێت یعنی ئێوە بۆ ئاگاداریت بۆ کاژمێر 12 شەو بوو حاڵەتەکەی ئەنجامدا بوو دوای ئەوەی کە ئەمە کەمتر لە 24 کاژمێر توانیمان شوفێرەکە دەستگیر بکەین ئۆتۆمبیلەکەی دەستگیر بکەین و هەروە هەرچی ئیجراتی یاسایی باشانی خۆتان کێشەتان بۆ دروست نەبووە کێشەتان بۆ دروست نەبووە کاتێک ینی شۆفێرێک نەدۆزنەوە هەڵبەت ئەوەشەیە بەڕاستی دەربارەی دۆزینەوەی شوفێر زۆر ئاسانە باشە لەبەرچی لەبەرەوەی ئێمە خۆشبەختانە ئێستا شەقامەکانی ناوشاری هەولێر زۆربەی زۆری کامێرەی چاودێری تێدایە لە هەر حاڵەتێک ئەگە کەسەکە بۆ نمونە تەعڕشی بکرێتە سەر لەو شوێنێکەوە تاکسیەکە سواری کردووە تا ئەو شوێنێکە دەیگەینتر شوێنی مەبەست بە چەندین کامێراتی چاودێریدا دەڕۆی بدینەوە من ئەوەی بیر بۆ سونەی جەنابەت ئەوە پێشتر هەبووە لە نێوشاری هەولێرێ سەندیکای شوفێران کاریان لەسەر کردووەوە هەروە هەموو شوفێرێک ناوی سیانی لەگەڵ ژمارەی مۆبایلەکەی لەسەر دەشبولی ئۆتۆمبیلەکەی دەنووسی ئەوە پێشتر بەرداوام بەڕاستی ئەوە دەگەڕێتەوە سەر سندیکای شوفێران خۆزگا ئەوانیش لێکوانە یەکەشیان وڵا هەرچەند هەوڵمان برادێک بوو برادەکەش نازانم مۆبایل وشتی ئەوە نەبوو وتیان سندیکایکی ئەجگار سستە ئەنی سندیکایەکە هیچ ئیش ناکات بەڕاستی من دەمەوێت شتێکە باز بکەم وەکو پۆلیسی هاتچۆ کە سێل ئەمیل لێکانەوە ئەم نیش کە 10 ساڵ لە ئەفسەری پۆلیسی هاتچۆ بوومە باشە سیستەمێک لەلایەن پۆلیسی هاتچۆ نییە بەڕاستی ئەوەی هەیە چکە ئێمە بەجێری یاسە ئێمە جیهەتی جێبەجێکارین چمان لە یاسا جیهەتی جێبەجێکارە بەس من دەمێ ئامانزانی زۆر خراپ کردووە ینی بەهاش کەسێک ئێمە جێبەجێکارین ئەی باشە بۆ ئیبداعێک ناکەن ینی بۆ شتێک ناکەن ئێمە بەرنامەیەکمان ئێمە دوو دەگەێتەوە سەر دوو جیهەت بەرنامەیەکی هەفتانەمان دروست کردووە ئێستا گوگڵ هەیە ئێستا یوتیوب هەیە ئێستا ئەوە هەیە بینەری پاکێجەکە بین ئەی بینن یعنی بۆ نمونە ئێمە لە مەجاالیم ئیشەی خۆمانان بەرنمەی من بەرنمەکانی تریم کەناڵە یعنی ئەگەر هەتا 5 ساڵی ترە تا 4 ساڵی تر کورە هەتا 6 مانگی تر بەم ستایلە بڕۆین خەڵەکە سیرمان ڕاستە ئێوە قانونتان هەیە هینی هەشتاکانە هینەوەکانە بۆ خۆتان مەسەرن تەعمیمیم قانونانە ناکەن کەشتی بەسیتە ئەمە کۆسارخان خۆی لە یعنی ئێستا ئەم وەرەقەیە گەر ئیجبارکەن چۆن داوای سەنەوی و ئیجازە لە سایق تەکسیەکەی ئەگەر ئاواز سەر بچێشی بە ژوورا سەیرە بکەی ئەم وەرەقەی پیۆنە بێ سزایەکی بی کەسەیە داگەس دەبا خۆزگە جەنابیشێت لەو بەرنمەی دوو جیهەتی سەرەکی کەوا سەرپەرشتی شوفێران دەکات یەکەمینیان نیقابە دووەمینیشیان بڵین وەزارەتی گواستنەوە هەموو ئەمانە لەژێر سەیتەرەی حکوومەتان ئێوە نانا ئاتوو هەر کەسە و کاری خۆی دەکات کاری میهنی خۆی دەکات نیقابە وەزارەتی گواستنەوە گەیاندن ئێمە خۆ دەسەڵاتمان نییە لەسەر وەزارەتی گواستنەوە ئەوە چێ سەرپەرشتی بابینەری ئەو راپۆرت وەزارەتی گواستنەوە گەیاندن لەگەڵ نیقابەوە باشە بابینەری ئەو راپۆرتە بین راپۆرتێکی گشتیمان کردووە لەسەر تاکسی لە کوردستانە و لە دەریەوەی کوردستانیش فەرمی هەمیشە کار و شوێنی کار شێوازێک لە پەیوەندی کۆمەڵایەتی دروست دەکات کە دەبێتە هۆی دیاریکردنی ڕەفتاری تاکەکانی کۆمەلگا و لەگەڵ خۆشیدا جۆرێک لە ئەتەکێتی پێویستە. لە هەرێمی کوردستان و بەشێکی زۆر لە وڵاتانی ناوچەکە
پەیوەندی سەرنشین و شۆفێری تاکسی پەیوەندیەکی ناهاوسەنگە. لە کاتی بەکارهێنانی پاس و تاکسی سەرنشینان ڕۆبەڕووی چەندین پرسیاری تاکە کەسی و زۆر جار گرفت و گێچەڵ دەبنەوە. ئەمە بە تایبەتی ڕۆبەڕووی کچان و ژنان دەبێتەوە کە دەبێتە هۆی تەنگ پێ هەڵچنی. بە شێوەیەکی گشتی خەڵک لە کۆمەلگای ئێمەدا بە دوو جۆر لە کاری تاکسی دەڕوانین. لەلایەکەوە تاکسی وەکو پیشە و سەرچاوی پەیداکردنی داهات و بژێوی ژیان سەیر دەکرێت، لەلایەکی دیکەوە تاکسی وەکو شوێنێک بۆ کاری نەشیا و ناسینی ڕەگەزی مێ و ژمارە گۆڕینەوە دەبینرێت. لە هەرێمی کوردستان یەکێک لە گرفتە سەرەکیەکان ئەوەیە کاری تاکسی بە پیشەی نەکرا و هەر کەسێک بیەوێت دەتوانێت تاکسیەک بکرێت و بێتە ناو شەقامەکان و بە ئارەزوی خۆی کار بکات. لەگەڵ ئەوەی نیوەی شارەکان پڕن لە تاکسی، کەچی ڕۆژ بە ڕۆژ ژمارەیان زیاد دەبێت. هەموو ئەوانی تاکسی لێ دەخوڕن مەرج نییە تاکسی تاکە پیشەیان بێت، بەڵکو کەمنی ئەو فەرمانبەرانەی دوای دەوام ئیشی تاکسی دەکەن. باشترین ئیش وە بێتاقەترین ئیشی تەکسیە. لەو ئێستام لێرەمە ئیش دەکەم، تێداماندایە مهندسە، تێماندایە مامۆستایە، تێماندایە مدیر مەکتەبە، تێماندایە معاون مەکتەبە، تێماندایە کابرا شادەی هەیە تعین نەبوو، تێماندایە کۆلێژی پزیشکی ددانی تەواو کردیا لە کولێی شق تعین نەبوو لێرە دەیشی تەکسی دەکان دەک پارەی پیا کردێنەوە هەنووع نەفەری تێدایە. ئەزە هەر کەسە بە جێرەی بابەتی خۆی هەیە تێماندای ئاسایش، هەیە تێدایە شورتەیە، هەموو نەوع شتێک هەبووە. مانگانە ژماری تاکسی ڕووی لە هەڵکشانە و زۆربیان مۆڵەتی فەرمیان نییە. هۆکارەکەش بۆ ئەوە دەگەڕێتەوە کە وزارەتی ناوخۆ ڕێگە بە هەر ئۆتۆمبیلێک دەدا کە خاوەنەکەی بیکاتە تاکسی و بژێوی ژیانی خۆی پێدابین بکات. ئەمە وای لێ هاتووە کە تاکسی بۆتە دوایین کار کە بەشێک لە هاوڵاتیان لە بێکاریدا پەنای بۆ دەبن. بوون بە شۆفێری تاکسی لە هەرێمی کوردستان مەرج و پێوەرێکی ئۆتۆی بۆ دانەنراوە. تەنها بۆ مەڵەتێکی گشتی شۆفێری هاوڵاتیان دەتوانن کاری تاکسی بکەن. ئەمەش پێچەوانەی وڵاتانی خۆر ئاوەیە، چونکە کاری تاکسی لە وڵاتە پێشکەوتەکاندا کارێکی قورسە و چەندین مەرج و پێوەری هەیە. لە وڵاتێکی وەکو بەڕیتانیا ئەگەر بتەوێت ببی بە شۆفێری تاکسی دەبێت 4 ساڵ بخوێنیت و زیاتر لە 25,000 ڕێگات لەبەر بێت و زیاتر لە 35,000 ئەدرەسی ڕێستۆرانت و سینەما و شوێنە گشتیەکانت لەبەر بێت. بەڵام دەبێت لە هەرێمی کوردستان مەرجەکان چی بن بۆ بوون بە شۆفێری تاکسی. کاگەڵ کەوت دواتر ئەو پرسیارە لە کاگغانمەکەم کە مەرجەکانی بوون بە شۆفێر چێکە خۆشمانەی زانین ئەو بووکە باسمان کرد. قورسە مەسەلەن ئەو پێوەرانی کێسا لەو راپۆرتابینیمان مەسەن پێوەرێکی وەکو بەریتانیا قورسە لە کوردستانە جێبەجێکی؟ نەخێر کاک دەڕۆن ئێمە کێشەکەمان لە کوردستانە ئێستا لە بواری تەکسی تەبەن ئێمە قسەمان لەسەر گرفتی ژنان کرد بەس لە ناو تەکسیە دەشێت کە دواتر باسی بکەین هەموو سەرنشینەکان تووشی گرفتی جۆر بە جۆر دەبنەوە بە تاقیتەنیا تەشقەڵە پێکردنی سێکسی نییە لەلایەن شۆفێرانەوە بەڵکو بەدەیان دیاردی تر هەیە بۆ نمونە بێزارکردنت بە بەدەنگی قورعان بەدەنگی گۆرانی داخەڵبوون بە ژیانی تایبەتیت ڕێگەگرتن لەوەی کەوا تۆ لەگەڵ هاوسەرەکەتا لە پشتەوە دانیشیت ئەبێ تۆ بچیتە پێشەوە هاوسەرەکەت لە پشتەوە دانیشێ خێرا لێخوڕین کەوا مەترسی بۆ ژیانی تۆ دروست دەکاو لە ناو ئۆتۆمبیلی تەکسیدای کەسێ ببێ بە شۆفێر ئەبێ لە ڕووی توانای ئۆتۆمبیل لێخوڕینەوە مەرجی تایبەتی بۆ دابنێ خاڵی دوو هەم دێت ئەوەی کەوا تۆ وەکو ئەوەی لە بەریتانیا باسکات تۆ مامەڵە لەگەڵ ئەدرێسەکەی ناونیشان دەکەی لەگەڵ حاڵەتی جغرافی دەکەی لەوانەیە یەکێ وەڵامی من بداتەوە بڵێ ئێمە GPS-مان هەیە ئەی ئەگەر تۆ خەلەلێکی کارەبایی و بۆ دروست بوو GPS-ەکەت ئیشی نەکرد ئەو کاتە نەفەرەکە و ناگۆزیتەوە لە وڵاتانی پێشکەوتوو تۆ ئەبێ ئیمتیحانی ئەدرێس بدەیت بەڵام دوای ئەوە ئایا GPS بەکاردێنی یا بەکارهێنانی ئەمە مەسەلەیەکی ترە خاڵی سێهەم بریتە لە پەیوەندی شۆفێر بە سەرنشینەوە لە ڕووی دەرونی لە ڕووی کۆمەڵایەتی لە ڕووی یاسایی من نمونە دەدەمێ من جانتان بەدەستەوە بووە ئەمەوێت سواری تەکسیە بم لە وڵاتێکی پێشکەوتوو کە تەکسی بۆ مەوەستێ لەبەرەوە ڕێسای بۆ دانراوە یاسای بۆ دانراوە دادەبەزێ بە ڕێزەوە سنووقەکەم بۆ بەرزەکاتەوە جانتاکەم بۆ ئەخاتە ناوی دایەخە بە ڕێزەوە سواری ئۆتۆمبیلەکەمەکە لە کوردستان سویچەکە دەستێکی پیانێ بۆت بەرزەکاتەوە تۆچی داجاری سویچەکە هەیەتە دەزەڵێ بڕ ئەچی جانتاکە ئەخەیتە ناوی کە دێدا دەنیشی
تەماشا دەکەی کابرا بۆ خۆی ئیماندارە تەماشاکەی قورعانێ بۆ لێدا یا زەوقلیە گۆرانیەکی کەریم خەمزەیی و بۆ لێدا لە وڵاتانی پێشکەوتوو کە سەرنشین سواری تەکسی بوو خاوەنی تەکسی هەتا ئاگاتە شوێنە مەبەست چێت لە خاوەن بوون ینی واتە ئەبێ پرسیار بە سەرنشیم کا بۆم هەیە ڕادیۆکە بکەمەوە چ ڕێگەیە بگرمە بەر باشە بۆ ئەوی بگەمە ماوەیەکی کورتیشە جگەرە کێشانی جگەرەکێشان قەدەغەیە لەناو تەکسیە ینی لە هەموو وڵاتانی پێشکەوتو اینجا خاڵێکی تر نابێ بەو خێراییە لێ بخوڕێ من پرسیار لە تەکسیەکانی دەرەوەی شار دەکەم تەماشا دەکەی لە سلێمانی و دێ بۆ ئێرەیە لێرەوە ئەچێ بۆ سۆران ڕێگاکە 100 کیلۆمەتر بە 120 لێ خوڕێ بۆ ئەوێ فریاکەوێ لەو سەرەوە نەفەر بێنێتەوە ئەتر مەترسی من خۆم لەگەڵ سایق تەکسی تووشی دەمەدەمێ بووم پێم و تۆ داش بەزیوم دوای لە ڕێگەدا بەزیوم وتومە تۆ بۆ نییە بۆ خێراییە لێ بخوڕی لەبەرەوەی ئەم سیارێموو چی منە تاگەیتە شوێنەکەی خۆت بۆیە کاک دەروون ئێمە من نیەتێکی جددی لەم حکوومەتی هەرێمە نبینم بۆ ئاوردانەوە لە سلکی هاتوچۆ خۆمە قورسیش نییە ینی ئەزانی بۆ تۆ مۆڵەتی تایبەت وەربگرە ئەوە دوایە ئەگەر فرسەتە بۆ قسەی لەسەرەکەین زیاتر لە ئێمە 7 ساڵە ئیش لەسەرەوە دەکەین سیستەمێکی کوردستانی دابنین لە کۆری و دانیمارکی ڕزگارمان بێ یەک سیستەمی مۆڵەت پێدانمان هەبێت لە دوهۆکەوە تا ئەچێتە خانەقین هەتا ئێستا جێبەجێ نەکراوە کاغانم قورسە ئەو مثلەن ئەو شتانی کە باسیەکەین مثلەن سیستمی چۆک و بەریتانیا ڕەنگامەوەکو قسەکە قسێکی زل و گەورە بێ بەڵام لە پراکتیک و لە جێبەجێکردنا قورسە مثلەن شۆفێرێکە من داوای مۆڵەتی شۆفێری تاکسیەکەم هەندێک ڕێنمایم بۆ دانەی یعنی بە بۆچوونی تۆک و شارەزایەک کوردستان پێویستی بە 83,000 تەکسی هەیە لەم 83,000 بەلانی کەمەوە چەنی مەسەلەن من تەسەورەکەم حەسەب ئەو ریسێرچانەی کە جەنابی شت باسی کرد لە دانیمارک 4,500 لە سوید 4,500 تەکسی ینی حەسەب بە من نیوەی زیایە نیوەکەی ئەو مشکلیان کە باسیەکەین و مەشاکلانیان دروست کردو کە باسی بۆ چارەسەرکردنی ئەو حالەتە پێویستە هەموو ساڵێک مۆدێلێک لە کار بخرێ ئێمە مشکلەمان تەکسیەکە نییە مشکلەمان جیازەکە نییە سیارەکە نییە مشکلەکەمان شۆفێرەکەیەتی بەنسبەت پێدانی مۆڵەت ئێستا لە کاتی ئێستادا لە هەولێر شاری هەولێر هاتووی هەولێر وەکو لە دائیرەی خۆم باز دەکەم ئێستا سیستەمی کۆری بەکاردێنن کاغانم جان بە کورتی پێم بڵێ باسی ئەوە ناکەین شۆفێر چۆن چۆنیە ڕەنگە و میکانیکی لێ خوڕی و جێر و ئیسۆب و بانزین سیستەمی بەڵام سیستەمی با بڵین ئەخلاقی پێدانی مۆڵەت مەسەلەن ئایا من ئەگونجێم مەسەلەن سێکەیسی شورتەم هەیە لەسەر دزی گیراوم دووجار تەحڕوشی سێکسیم بە ئافرەت کردووە مۆبایلەکەم ڕسم و ناوی ژمارەی 500 کچیتیایە ئایا ئەکرێ ئیجازە بن بە من ئێوە کۆنتاکتێکەیە لە بینی ئێوە و پۆلیسا بۆ پێدانی مۆڵەتی شۆفێری لە بیدایەتی بەرنامەکە پێتم گوتیانی پێویستە یاسایەکە بیاخود سیستەمەکە بی کە ئەم شتە ڕێک بێت ینی کاتێک کە کەسێک دەیە ببیتە سایق تەکسی دەبی پێش هەموو شەشی بینێر مەثەن لێ بپرسم بزان کوڕی چێ بینێرە پێویستە دایرەی پۆلیس مەسەن ئەی بۆ ناینێرە پۆلیسە هەتا ئێستا لە یاساکە یاسای هاتوچەوە ئەو کە بەکاری دەینین ئێستا هەتا ئێستا کە لە بەدڵی خۆتان لە هەندێ مافە عەزیەتی خەڵقێن ئەم یوتێرنە لێرە ئەی بەنە 20 کیلۆمەتر ئەولاتر پرسی وەزیری نایە و پرسی کۆمەڵی شوێنی ڕێگە پێدراوی نایە بەڵام بۆ ئەو پرسە مهمانە یەکسەر احتیما دەکەنە سەر وەزارەت و جهەتی باڵا دەستر لە ئێوە من هیوادارم لە مۆزەفی پرزگەکەی جەناب تۆ تا سەرەوە ڕئی هەبێت یانی ئەوە لە هەموو کەسی زیاتر بەرمان ڕێیمان هەیە و نووسیتیشمان ئەی کواکەم 2 ساڵە ینی 2 ساڵ زیاترە ئەمە اقتراحاتمان کردیەوە لە ژنێک هاتیە هێنای باش هەموو وەزارەتیش بەرزی کردیتەوە بۆ پەرلەمان کە ئەو یاسایە هەموار بکرێتەوە بەڕاستی ئەو یاسا ئێستا کە پێی دەڵێن یاسای برێمە باش مامۆستا باسی کرد بەڕاستی لەگەڵ کوردستان ئێستا حالیان ناگونجێ ئەزانچی ئێمە چەند ساڵی ڕابردووە کاگەڵکەوت پەرلەمان قانونێکی دەرکرد لەسەر جگەرەکێشان لە شوێنی گشتیا بیرمە و کاتە هەڵایەکی زۆری لەسەر درایەوە کەی وەختی ئەوەیە کەی وەختیەوەی بەڵام نەجاحەتیشی هێنا و ئێستا لەخوا بەزیابێ بۆ بە کولتورێکی جوان لە ناو کۆمەڵگەکە و ئەگەر نشکرایە خۆم کێشانی ترێسا چارەسەر نابوو کۆ سارخان پرسیاری شخصی و لێکراوە لە ناو تەکسیە خۆت من خۆم نەخێر بەڵام دیومە دیاردەی ناشرینم دیوە مەسەلەن من لەبەرەوەی خۆم شۆفێرم سیاقەتەکەم زۆرجار کەوتومەتە ناو بۆسەی تەکسیەوە کاتێک ئازانن ئەوە شۆفێرێکی ژنە لە تەنیشتیەوە
دەستی بەسەراشکێنێتەوە بە ئیشارەت سەری لێ تێکەیە هۆڕنی بۆ لێیە قسەی ناشرینی پێڵێ زۆر جار ئەوەستەیە لە بەردەمتە تۆ ڕۆی بەبێ ئیشارەت لێدان لە ناوەڕاستی جادە وەستاوە بۆ نەفەر من ئەوەم بینیوە وەکو تریش مامە ساڵکەوت باسی شتێکی زۆر جوانی کرد ئەبێ ئەو کەسەی ئەبێ بە شۆفێر خەریتەی ئەو منطقەی ئەو ناوچەیە کە تایە ئەژی هەمووی لەبەر چاو بێ زۆر جار کێشەکان و دروستبوونی مناقەشە لە ناو سیارە لە ناو تەکسیا لە چێوە دروستە بێ نەزانینی شوێنی گەاندنی ئەو هاوڵاتەیە کە ئەیگەێنێتە جێمە بەست ئەبێ بە کێشە ئەبێتە مناقەشەیەکی زۆر دواتر وای لێە وەکو دۆستیان لێە ڕاست کێشەی لێکەوێتەوە شتێکی تریش هەیە مەزاجی شۆفێر مزاجی شۆفێر بە پێ مەزاجی خۆیەکە کەی زەوقی هەبوو بە ئارەزووی خۆی سیارە لێ خوڕێ بە سورعەتێکی زۆر خێرا یانیش جار هەیە هاوڵاتی پێویستی پێ هەیە ئەو تۆزێک زوو ڕێگاکە ببڕێ بۆی کورکاتەوە لەوانەیە ئیشێکی پەلەی هەبێ یا شتێ ئەو بە مەزاجی خۆی ڕوا بە ڕێگا جگەرەکەی داگرسێنێ مەشغوڵی مۆبایلەکەیەتی لە کاتێکە ئەمە یاسای خراپ بەکارهێنانی مۆبایلمان هەیە باش خەریکی تەلەفۆنەکەیەتی شتێکی تر هەیە پەیوەندی بە پاک و خاوێنیەوە هەیە پاک و خاوێنی ناو تەکسیەکان هیچ تەکسیەک نییە ئیحتیمام بە خاوێنی ناو هیچ شۆفێرێک بۆ باسی بووک هەڵواسین و وەرەقەی توێ تا وەرەقەی زۆر شت جامەکان ڕەشەکان یان بەڕەسم زۆر شت شاراوە بووە یا ئەم پەردانە کە دای ئەنێن ڕاستە ئەمانە هەمووی تەئسیری هەیە لەسەر ئەمانەتی ئەو هاوڵاتی کە ئەوێ بگاتە جێ باشە کاکۆگر وەکو ئەو کەیسانی کە هێتە لای ئێوە بەڵێ جەنابە وتەبێژی پۆلیسیت بە تەسەوری خۆت چەند ژماری ئەو تەکسیانەی کە بەس بۆ ئەو ئیشە بەس بۆ تەکسی ناجێڕێ ینی بۆ لایەنەکانی تر کردوێتی ڕاستی دەربارەی ئەو حاڵەتانە بڕۆ ناو بازاری شاری هەولێری بەس تەمەشای سایق تەکسیەکان کە دایان ناسی بەس تەمەشایان کە شێواز و شکل و ئۆتۆمبیلەکەیان و دیزایانی خۆیان و ئەوانە هەمویان دەناس بە 50 دەژمێرێ ئەوە یەک دوو دەربارەی ئەو کەیسانە کەیسی زۆر بەکەم لایمە بەڕاستی تۆمار دەکرێت ئەوکو تازە لەگەڵ کەسەرخاش باسمان کرد لەبەرەوە یەکەم حاڵەت ئەوەیەکەوە ئافرەتەکە لە ناموس و شەڕەفی خۆی دەترسێ دوم حاڵەت لەبەوەی نەبتە کێشەشی کۆمەڵایەتی سێم جاری وا هەیە ئەو شوفێری تەکسیانش ئەوانیان ئیستیغلال کردیا ئەو ترسە شوفێرە تەکسیەکانی ئیستیغلال ئەوە وەی کردیا ئافرەتەکان ئیستیغلالکەن ئەو زیاتر زۆر ئافرەتێ بینیمانم کێش و مەشاکل دروست دەکات لە دەمەتەقی دروست دەکات لەگەر شۆفێرەکە وای لێ دەکاتن بەڵام حاڵەتی وا لە هەردوێنێکە حاڵەتەی وا هەبوو لە یەک لە شاری هەولێرێ ئەفسەری بکرد پەیوەنی پێوە کردم ینی باسی ئەوە تا کرد گوتیان زان چەند حاڵەت تۆمارکراوە گوتی هاتە لامە گوتم یەڵ دەستگیری دەکەین و فەرم داوای خۆت نووسە با دەستگیر بکەین چکەمەوە خۆت دەزانی ئێمە ناتوانین لەو گۆڕی بچین کەسێک دەستگیرکەگە هەتا فەرمانی بەڕێزداوای لێکۆڵینەوەمان لە نەبێ ئەوش گوتی وەڵام من داوای نانووسم لەبەر ئەوەی مشکلە دروست نەبی و تا بینەوە بەردەی مەحکەمەی زۆر و ئەم ناتوانم ڕۆشت بوو ینی ئەو حاڵەتانە بالفعل وایە تۆڵی کەم تەرخەمی هاوڵاتیانیش بەشێکەوەی کەم تەرخەمی ئەو ئافرەتانەش بەشێکە لەبەرەوەی ئەوان نایەنە جێهێتی جێبەجێکات کردبوون و قسە نەکردن لەسەر ئەو تەوەرە ئەو باسە وای کردیە کە لە حاڵەتەوە بتە دیاردا ڕاستە بەڕێزێکمان لەگەڵ ئێستا بەڕێزێکمان لەگەڵایە زۆرمان قسە لەسەر تەکسی کرد زۆرمان لەسەر دیاردە بابزانین خۆیان ئەڵێن چی بەڕێوەبەری ڕاگەاندنی هەولێر تەکسیە کە گروپێکی تەکسین کاک هیوا میرانی فەرموو کاجووە بەخێروی وەرە ئێرە با ڕووناچی شتەکە مەزبوط لێتدا گوێت لە مناقەشە و قسەکانمان بووایە تۆ ئێوە لە تەکسیە باشەکانن یان لە تەکسیە ئەوە بوو کە باسمان کرد هەڵبەتاڵی باشەکان چکە پرسیاری دوای ئەومێ فەرموو دەسۆشی بەنامەکەتانە دەکەم کاک دەروون خودی پرۆژەکەی ئێمە وەکولانی چارەسەری هەموو ئەو گرفتانەیە کە ئەو بەڕێزانە باسییان کردێ لەبەر ئەوەی ئەو پرۆژەی ئێمە بە سوودبینین لە پرۆژەیە کە لە وڵاتی لەندەن لەوێندر ناوی ئوبەرە گەر بەڕێزان شارزانیان ئەپلیکیشنێکە بە شێوازی عەداد ئیش دەکرێت ئەوەی لای من سەرنج بوو هەم بەڕامەکەیت و هەم بەڕێزانیش باسی شتێکیان نەکرد کە زۆر گرنگە لە ئیشی تەکسی ئەویش مەسەلەی سیعرە یعنی لە هیچ وڵاتێک نییە
تۆ کە داخلی تەکسیەکە بووی بە کەیفی خۆی سعرت پێ بڵێ یان بە کەیفی خۆی تەعامل لەگەڵ ئەوی بکە کە لەوانەیە شەوانیش درەنگ بێت شوێنەکە نزیکیش بێ بەڵام استقلالی وی بکە کە شەوە من خۆم ئەو حاڵەتەن بەسەراتە دا پرۆژەکەی ئێمە چە هیچ شوفێرێک وەرناگرین کە دەورەیەکی پێ نەکەین شوێنیش تایبەتمان هەیە مامۆستای تایبەتمان هەیە باشە دەورەی پێ دەکەین خاڵی دومیان ئەوەیە بە شێوازی عدادا کە بە عدادیش دەکەین ینی ئەوە نیە بەستوتانە سعرێک دانرا بڵێ عدادێکمان بەستووە سعرێک دانراوە بە هەماهەنگی لەگەڵ حکوومەتی یاریمی کوردستان ئەو عدادە شەڕەتی هەیە ئەفوم کە ینی لە تورکیا زۆر جا تووشی و حاڵەتا بێ و عدادەش پەیوەندی هەیە بە سلوکی شۆفێرەکەەوە تۆ زۆر جار مەسەن سەرنشینێک نازانێ حەو کۆڵان پێچاوپێچێ پێکا و پارەکە لێسەنێ این چییە بۆ ئەمە خاڵی سێمیان ئەو ئێستا باز دەکەم لە ڕێگەی ئەپلیکیشنە ینی شەرت نییە تۆ ئیلا بچێ سەرجادە یاخود بەو شێوازەی کە تەنها لە کوردستان ئەوە هەیە تۆ بچی لە سەرجادە داوای تەکسی بکەیت تەکسیەکەش چەندین سعات بسوڕێت لەوە بۆەوەی نەفەری دەستکەوێ سەبارەت بەوەی باسی سعرەکەت کرد سعری عەدادەکە مەحدودە و لە سەرنشینەکە دیارە یعنی شاشەی عەدادەکە لە ناوەڕاستی دەشبولی سیارەکەی بەستراوە هەم سەرنشینەکە دەبینێ هەم شۆفێرەکەش دەبینێ شۆفێرێک لای ئەو دەورەیەکی بینێت چەندێکە ماوەی دەورەکەی چەندێک زیاتر لە 20 ڕۆژ دەورەکە دەبینێ هەر ڕۆتینیاتیان ئەگەر لە شۆفێرتانێ لەو دەورێ دەرنەچوو بێوەتان نەگرتوێ گەرتانوێ سامپڵێک وەرگرن سەری شوفێرەکانی مەتارکەن لەبەر ئەوەی پرۆژەی تەکسی مەتاریش ئێمە ئەرتان هەرزان ئەوەی نەفرێک لە ناو مەتار دەروی مەتار 50,000 لێسن پێمان جا باش شتێکت بۆ باسکەم کاک دەرن بەرەوە 50,000 لێسن نەخێر ئەی چەنە زۆنە چەند زۆنێک دیاری کراوە بە نمونە لە فڕۆکەخانەی هەولێر دابەزی و تومە بۆ دەرەوەی هەولێر و توێتی 50,000 ئەخر یەک شتێک کاک دەرمان پێش سێ چارمان پێش فڕۆکەخانە داخستن ببوور ئەو ڕۆژێ ئێمە دەست بەکار بووین شەوی پاشتر فڕۆکەخانە ڕاگیرا ئەوە تا کاگەڵکە شتێ وڵاتە هەیە ئەمەی خاتە سەر شانی و بۆ خۆت سێر چێک بکە بزانە کەی ئێمە دەست بەکار بووین ئەو یەکەمیان دومیان زوربەرگێکی تایبەت کاگەڵکەوت مەسەلەن کۆمپانیایەک ئەتوانێت ئەم شتە بکات کاغانم بۆ تۆشیانی کۆمپانیایکی بچووک لە چاو حکومەتا کۆمپانیایکی بچووکە نەتوانن بە دەورە شۆفێر وەرگرن عەداد دانێن ئێوە حکومەتێکی دەورەکە چییە؟ دەورەکە چییە؟ کاک دەرون یەک دقە وەڵامی ئەوت بەمەوە عفوم کە پێشەوەی پرسیارێک لە بەڕێزان بکەیت یەک شتەیە کە بەڕێزان باسییان کرد لە هیچ وڵاتێک ئاگادار بن ئەوە نییە حکوومەت دەورە بۆ شوفێری تەکسی بکاتەوە کۆمپانیای باسە بەڵام هەمویان و ئیشتا حکوومەت تەبعات ئشرافەکە ئەوەی ئێمە تۆ تەسەوڕ کات 2,000 تەکسی لە شارێکی وەکو هەولێر بتوانە دانسقی ینی مەجموعەیەکیان هەڵبژێرە کە بتوانێت ئیشان لەگەڵ بکەیت لەبەر ئەوەی وابزە مامۆستا باسی کرد وەزارەتی گواستنەوە گەیاندیش کۆمەڵێک پێوەری دانا ینی ئەوەی ئێمە لە گۆڕێ بتوانین هەر کەسێک شوفێر بێ بهێنین دەورەی پێکەین و جلوبەرگێکی تایبەتی لەبەرکەین و عەدادش بۆ بستنی بڕۆ بازار شتیوالە نییە یەکەم تەمەن دومینیان تەکسیەکانیان ناکرێت لە 2009 بە خوارە بێت 2009 واز لە تەکسی بێنن کوالەتی تەکسیەکە ینی واز لە کوالەتی تەکسیەکە بێنن لادایە بیگاشۆیە چوزان 2015 هەژدە ئێمە باسی شخصێتی سایقەکەکەین شخصێتی سایقەکەمان لا مهمە دەورەکەتان چیەکە کەوتی دەورەکە چێ بە دەورەکە چیە ئەتەکێت شێوازی تەعامل جلوبەرک کە ئەوانە زۆر لە ئەوانەی هەموو ئەو خاڵانەی تێدابەزیت جانتاوە هەرشو باشە لای ئێوەی یادیە مەسەن لەگەر کەسێک لەگەڵ خێزانەکەیە بێت چوزانم خوشک و برایەکەن ئێستا جواب دەدەمەوە کاک دەرون لە پشتەوەی هەر هەموو تەکسەکانی ئێمە دوو ژمارە تەلەفۆن نووسراوە ئەو هاوڵاتیە هەر سەرنجێکی هەبوو نمونەیەکت بۆ باسەکەم شوفێرێکی تەکسی عسکەری لەیەکێک لە شوێنەکان لە ئەنکاوە شکاندی بێسەر تەکسێکی ئێمە تەکسەکە ئێمە هیچ قسەی نەکرد بوو تەنها بە تەنیشدا ڕۆیشت بوو شوفێرە عسکەریەکە تەلەفۆنی بۆ لۆگۆی ئەو تەکسێمە کرد خۆم جوابم داوە وتی کاکە شوفێرێکی ئێوە شتێکی وای کردی ئەو ڕقەمی سیارەکەیتی لە ماوەی 2 دقە تەلەفۆنم بۆ شوفێرەکە کرد و بانجی پرۆژەکەم کرد و ئیزراتمان لەگەڵ کرد کە گوتی شایدم هەیە هیچ خەڵە لە من نەبووە تەنها ئەو عسکەری بۆ سیارێک عسکەری پێبوو ویستی استقلالی من کە زۆر نمونەتان زۆر نمونەتان زۆر هەڵبەتە ئێوە من حەزم کرد ئێوە بێن بەڵام نمونونەکەی ئەمان جوانترە لەو سیستەمەی کە ئێمە بەکارێنین وایە کاگەڵکەوت فەرموو
کامیرێکی چاودێریش هە لەنا ئۆتۆمبیل تەکسیەکە دابنێن ئەوە زۆر باشتر جوانترش من پێم وایە بتوانن لە پێشەوەی شەقامەکە نەک لە ناو سەورەکەم ئەوش بکەن. جوابی دەمەوە یەک دقیقە با جوابی بدەمەوە یەک شتە حکوومەت لێ نەگەڕا پرسیەوەمان کرد لەبەر ئەوەی خۆتان دەزانن ئێستا سەتا هەشتای خەڵک باوەڕی بەوەی نیە خێزانی لەگەڵ تەکسی بنێرێ جا بزانێ کامێرێت مەبەستم ئەوە لە ناو تەکسیەکە نا ڕاستە با ڤیددیوەیەکی تەداخل ببینین هەر کارمەندێکی خۆمانە ئەم چەند ڕۆژەی کە خەریکی ئەم بەرنامەین یعنی هەموو تیمەکانمان خەریکەوەین کە ریسێرچ بۆ تەکسی بکەین ئیتر پرسی مەعاشەکە پرسی شوێنەکە پرسی ئەوەکات کاژێرش سواری تەکسی بوو و با ئەو تەداخلە ببینی هیوادارم تەکسیەکانی ئەوە نەبی و دوای ئەوەش زۆر زۆر بەخێر بێ زۆر فەرموو با ئەو ڤیددیو ببینین تۆش لەگەڵمانە ئینجا بڕۆ فەرموو. نەبێرێ ئایدی چ کەناڵەچینە؟ ستان بچواری مەعاشۆتان باشە بچی ئەوانە کەناڵەکان نوچگۆتە نێوانەی موزیک و پامێر بیلوانێ مەعاشیان باش بی تقریبا یعنی چەندی وەردەکەن لێ ناگەڕاتەمان یعنی ئیلایی و دەبێ مەعاشەکەتان بزانم چەنە و ینی لە کاتێکا و دوو پرسە زۆر زۆر پرسی شخصیە. کۆسارخان چی بکەین بەڕایی تویتر وا بەرنامەکەشمان دەزانی چۆنە ئێمە بە من نەڵێم خەتای بەڕێوەبەرایەتی هاتوچۆ بەڕێوەبەرایەتی هاتوچۆ بڵێ خەتای پۆلیس خەتای بەرنامەکەی ئێوە بڵێ ئەم پرسە ئەبێ کۆدەنگی و یەکدەستی بۆ بکرێ تەنها بە یەک لایەن ناکرێت چۆنی بەڕێوەبەرایەتی هاتوچۆ کەسانی پسپۆر لە مەسەلەی خەبیر لە مەسەلەی هاتوچۆ و سلوکی نمونەی کاگەڵ کەوت مەسەلە بەڵێ وەزارەتی گواستنەوە گەیاندن ئەو کۆمپانیایی کە بڵێنەسە لە کوردستانە هەیە بەسەلەن ئەو برابەڕێزەیەکێک بوو لەو هەبوونی و کۆمپانیانە و لە سلێمانیش کۆمپانیای تر هەیە ئەبێ بەرنمەیەکی ستاندارد دابڕێژرێ و بەم شێوە عشوایی ئێستا کە تەکسی هەیە کۆنتترۆل ناکرێ ئەبێ پێشتر یاساکەی بۆ دابنرێ دواتر پێوە دیاری بکرێ دیاراوە لە زمانی یاساکەیا دەبێت هەموو کەسێک نەبێتە سایقی تەکسی مامۆستا نەبێتە سایقی تەکسی پێشمەرگە نەبێتە سایقی تەکسی و لەم کاتەیە حەقی یەکێکیش نەخۆنکە لە ئەساسا خۆی بێ ئیش ئەوە حەق خواردنە یعنی لە هەموو دنیاە تاک یەک کارەکە باش بەپێی ئەوەی کە ئێمە بینیمانە و بیستمانە یەک کارەکە نابێت دوو کار بکە لەبەرەوەی حەق یەکێکی ترەخوا بۆیە دەبێ کۆدەنگی بکرێ یاسادا بنرێ پێوە دیاری بکرێ ڕێنمایی هەبێ دەوراتیش بکرێتەوە بۆ ئەوانەی کە ئەبن بە شۆفێری تاکسی لە ڕووی ئەتەکێتەوە لە ڕووی ڕەوشتەوە لە زۆر کاغانم یەک پرسیار یەکسەر بەڵێو نەخێر جوابم بەرەوە ئەگەر پرۆژەیەکی ئاوا جوان پرۆژەیەکی و گروپەی کاگمیران هاتن پرۆژەیەکی ئاوا جوان گەڵاڵە بکەن وەزیر هەچ کەسێ بێ هەر تەقدیمی خراپترین وەزیریشی بکەی پێ دوایە بڵێ نامانەوێت باوەڕ ناکەم باوەڕ ناکەین هەمان پرسیار بۆ تۆ پرۆژەیەکی ئاوا جوان و بە کوالیتی و ڕێک و پێک کە پارەشی تێ ناچێتیانی پاری تێچێت کاگەڵکەوت باش یعنی پرۆژەیەکی ئاوا جوان و ڕێک و پێک بێنە دەست حکومەت بێنە دەست وەزیری ناوخۆ بێنە دەست چوزانم بەڕێوەبەری گشتی هاتوچۆ پێ دوایە بڵێ نەخێر نامانێ باروە عشوایی بێ بەڕاستی هیچ پرۆژەکی باش و ڕێک و پێک لە بۆ کۆمەلگا هیچ کە تاکێکی کۆمەلگا ڕفتی ناکاتەوە کەواتە ئێستا جوابەکەمان ئەوەیە ئێوە وەکو پیشە ینی وەکو پیشە کەم تەرخەمن ینی با دوای ئەم بەرنمەیە قسەی تۆ چیە ینی لە سلکەکەی خۆتە ئێمە ئەم من وەکو پۆلیس باز دەکەم کەم تەرخەمی ئێمە لەوەی دانیە کە بڵین بۆ شوفێرە و باری دەرونی تەواو نییە یاوەتەیە لە ڕووی کەسایەتیەوە بەرز نییە ئەوە ناتوانین ئەمە هەڵی سەنجێنین بەڵام دەتوانین ئێمە ئەوە بڵین هەر کەسێک هەر کێشەیەکی وای بەرامبەر کرا هەر باشکێکمان هەر خانمێک لەو کوردستان لەو هەولێرە بە تایبەتێ باش با پەیوەندیمان پێوە بکاتن بە ئەگەر هاتوون نەسێتن
داوای یاسایش باشە تۆ کورتترین ئەگە ناتوانین ئیجراتە یاسایەکانش لێ بکەین بتوانین ئاگاداری پۆلیسیۆ یان وەزارەتی گواستنەوە با لە کورتترین ڕێگە و بێمەسرفترین ڕێگەەوە دەست پێ بکەین ئێوە لەگەڵ کاغانما هەمانگە بن مەسەرەن بۆکو هەنگاوی یەکەم وەکو ئفکتێکی بەرنمەکە کاریگەریەکی بەرنمەکەش وەکو بەڵێنێکیش دێرەوە بیان ئەم وەرەقەیە کە باسمان کرد ببێ بە ئیجباری ناوی شۆفێرەکە و ژمارە تەلەفۆنەکەی ئەوە لە مێژە ئەو پرۆژه بۆ لە مێژەش کراوە بەڵام ئەوە قانونی جاری وا هەیە جاری وایە سزبوونەوە لەو جێبەجێکردانە بەڕاستیخ ئەوە خەلت باشە ئەیکەن وەکو خۆشت ئاماژت پێکرد کە گوتت نیقابەیەکی سستی لاواسەیە کەوا ئێمە نەمانتوانی هەر پەیوەندیان پێ بکەم بێنە بەرنامە هەر نازانین زۆری ساڵمان کرد ناوی یەک دو بەڕێزیانای مۆبایلیان پێویستە وەزارەتوانێتەوە بکەن بە ئەمر چۆن داوای ئیجازە و سەنەویەکەن داوای ئەوەش بکەن ینی ئاوا سەرێک کێشن بەناو سیارەکە بزانن وەکو هاتوچۆ یعنی واجباتی ئەساسیمان یعنی ئەرکە بنەڕەتیەکانمان ئەوە نییە کە بەڕاستی ینی محاسبەی سایق تەکسیکەن لە سەر تەسەڕۆفی خۆی باش واجبی هاتوچۆ ئەوەیە ڕێخستنی هاتوخستنی هەرچی وەزارەتی گواستنەوەیە هەرچی باشە وەڵام مەگەر بە کاگەڵکەوت بڵێم ئەمە ئەکەن کاگەڵکەوت دیەوە ینی ئێوە مەفرەزەتانەیە چۆن مەسەرەن چۆن لەسەر پەردەقساکەن چۆن لەسەر ژامڕەش قساکەن چۆن جێبەجێکردنی یاسای هاتوچۆ ئێمە بەرپرسین باشە خۆ مەسەرەن پەردە ساڵی هەشتا داوای لێبوردنەوەڵێم هیچ یاسایەکی هاتوچۆ لەسەر سایەقی تەکسی تەطبیق ناکرێ ئەو هەمومان ئەیبینین ڕۆژانە دووبارە بێتەوە کێشانێک ئێستا باسمان زیاتر ناکرێ ئەگەر بشکرێ بە ڕێژەیەکی زۆر کەمە من ئەیبینم لە پێش من زۆر بە مخالفی ڕایگرتەوە مرورەکە هاتوۆتە سەر من بە منەڵێڵە تۆ مخالفی کاکە ئەی بۆ ناڵێ گەر من مخالفم ئەڵێ ئەو کارەکە تۆ تایبەتی بکەین بەڕاستی من لە ناو سیاقی بەرنمەکەیە چەند خاڵێکی زۆر سەرەکی هاتوۆتە مێشکم لە نەتیجەی قسەی برادران حەزەکەم بە خێرایی هێمایان بۆ باش یەک لە پەرلەمانی کوردستان من پرسیارێ لە بەڕێست و لەمان دەکەم بۆچی ماوەی کەمتر لە مانگێکە توانیان یاسایە دەرکەن بۆ زیادکردنی غەرامە و ڕسومات بەڵام ناتوانن سیستەمی تەکسیەکان و سیستەمی هاتوچۆ چاک بکەن ئەمە خاڵی یەکەم خاڵی دووەم تۆوتە هەر پرۆژەیە جوان بێ ئێوە قبولیەکەن یا قبولی ناکەن ئێمە پرۆژەی سیستەمی مۆڵەتی دانیمارکی لە سلێمانی کە ئێستا کاری پێدەکرێت کتێبێکی چاپی تازەی کراوە مانگێ ساڵێک و دوو مانگە لیژنەیەکی لە وەزارەتی ناوخۆ بۆ دروست کراوە هەتا ئێستا وەڵامی نهاتووە کە خۆبەخشە و یەک فلز لە پشتێوە نیە خاڵی سێهەم ئەو ئیشەی ئەو برادەرە لەم ئیشەی هاتوچۆ جیا بکەرەوە چونکە لە وڵاتانی پێشکەوت و ئەو ئیش بۆ خۆیەکە ئەو بازرگانە باشە ئەو مەرجانی کە ئەو دایەنێ لە وەکو کۆمپانیایەک ینی متەڕەتیبات ینی بڵێن سەرنجامی یاسایی لێ ناکەوێتەوە یەک سەرنجامی لەکەیتەوە ئەو کۆمەڵی شۆفێر پەروەردەکە ئەڵێ تۆ ئەبێ بەم مەرجانی من ئۆتۆمبیل لێ بخوری لە وڵاتانی پێشکەوشوش هەیە بەڵام ئەوەی سەرەکیە ئەبێ لایەنێکی یاسایی ئەو مەرجانی بۆ دابنێ بۆی ئەگەر جێبەجێی نەکرد بە تاقیتەنیا لە ئیشەکە دەرناکرێ بەڵکو نەتائیجی قانونیشی دەبێت کە زیندانیکردنە یا سزای داراییە بۆیە ئەوەی ئەو برادرە دەیکا دەستخۆشیان لێ دەکرێت بەڵام ئەوەی ئەوان ناچێتە بری ئیشی حکوومەت ئەوە ئیشێکی بازرگانیە دەستخۆشیان لێ دەکەین بەڵام ئەوەی کە پێویستە دەورەکە وتم ناوەڕۆکی چییە ئەوە ئیشی ئەوان نییە ئەوە ئەتوانێت بە زیادە بیکەوەکو کۆمپانیا بەڵاوە ئیشی پەرلەمانی کوردستان و وەزارەتی داد و وەزارەتی ناوخۆیە بتوانن کۆمەڵێ ڕێسا دابنێ بۆ ئەو کەسانی کێ ئەبێتە شۆفێری تەکسی باش لە کوردستانە شتێک نییە لە چەقی فەلسەفەی حکومڕانی کوردستانە مرۆڤ بێ مرۆڤ نییە سیاسەتە پارەیە نەوتە پێشبڕکێ حزبیە با ئێمە سەریح بین لەبەرەوە لە بواری هاتوچۆ زیاتر لە 6 ساڵ بۆ 7 ساڵ لە ساڵی 2004ەوە ئەو بە ڕێزا ئاگادارە لەگەڵ لیوا عومەرە ئێمە خەریکی چاکسازوین بە خۆبەخش بە بێەوەی فرسێک وەربگرین لە هەوڵدا نابووین ئێستا سیستەمێکی کۆریمان بۆ دێنن کە ساحەترایە کۆنەکەیە تەنیا هەندێک دوگمەی کۆمپیوتەری لێبەسراوە یعنی ئەگەر عەقڵی ئێمە نتوانێت لە ئاستی پێشکەوتنی ئەم سەردەمەیە بێ بگەڕینەوە بۆ ساحەی ترایە کۆنەکە و ئەو دوگمانەی کە بەڕێزیشی دەیڵێ سایق دروست ناکە 6 هێما و 4 مانۆر لە ساحەیەکە شۆفێر دروست ناکە باشە کە تۆ شۆفێری ئەسلی دروست نەکرد شۆفێری تەکسی چۆن دروست دەکەی با ئێمە سەریح بین پێویستیمان بە چاکسازیەکی ڕیشەیی هەیە لە بواری یاسایی کە پەرلەمان لێ بەرپرسیارە لە بواری بەڕێوەبردن وەزارەتی ناوخۆ لێ بەرپرسیارە کە بەڕێوەبەرێتیەکانی هاتوچۆ پۆلیسیشان لەگەڵایە کۆمەڵگەی مەدەنی لێ بەرپرسیارە کە ئەبێ هاوکار بێ
لە شارەسەرکردنی ئەم مەسەلەیەدا وە کۆمەڵگە بۆ خۆشی بەگشتی لی بەرپرسیارە ئەوەی کەوتیشیان بەڕێزی وتی کاکۆکرد ئەغیب تێبینیمە ئەڵێ خەڵکەکە خۆی نایشکاتکە کاچی خۆم لە کوردستانە سیستەمێکی دادوەری سەقەتت هەیە ئەم عاملەیەکی دادوەری لە 3 ساڵی پێچێ خاڵی دووهەم خۆم چوومەتە مرکزێکی شورتە لەگە برادێکی کوردی تورکیایە ڕووداوێ ڕوویداوە پۆلیس زابتەکە خۆی پێی دەڵێ بڕۆ سڵحی عەشایری لەگەڵا بکە ئەو خۆی پێی دەڵێ بۆ چونکە ئەو هانی دەدا ێ باشە ئەگەر ئەمە سیستەمی دادوەری و ئیداری ئەم وڵاتت بێ چۆن ئەتوانی سیستەمی تەکسی چارەسەرکەی خوا خراپتر بتوانی لەبەرەوەی بتوانم جوابی ویش بدەمەوە ئەگەر هەر ئەو قسەی کرد و مەسەڵەن دەبێت و لكل حادث حديث يعني لهر ڕووداویان لە هەر قسەیەکی تکە هەیە باشە پێویستە توژمەزار 15 ثانیە سیستەمی دادوەری ئێمە بە خۆت دەزانانی ئەمە لێنێ و سیستەمی دادوەریمە سیستەمێکی عێراقیە ئێمە ناتوانین لە چوارچێوەیە کەمتر و یان زیاتر بکەین ئەوەی هەبیت لە هەموو عێراق مەشمولە و ئەو ئەفسەرە هەر کەسەرێک تعبیر لە هەموو کەسێکی هەر ئەفسەرێک ئەوەی ناکاتن ڕەساوی هەموو ئەفسەرەکان پێ ناکات بەرنامەکە بەس بام ئەوت پێ بڵێم یعنی ئەگەر باسی ئەوە بکەین ئێوە زۆر بە پێی یاسا تەعامل بکەن یەک دنیا ماف هەیە کە ئەتوانم ینی مافی یاسایی سلکی ئەمنی نییە هەندێک جار لەگەڵ شۆفێرایکە مەسەرەن بۆ نمونە من لەگەڵ چوزانمەنی من هەندێک جار شۆفێر بە مەزاجی خۆی تەعاملی لەگەڵاکە خۆ لە یاسا لەکوێ یاسا هەیە ئەی بۆ تۆزێ ئەو مەزاجە باشە تێکەڵ ناکەن بۆی کە سیستەمەکە باشتر بڕوە مەسەرەن بۆ نمونە هەندێک جار شۆفێر لە بازگەکانە یا مەسەرەن لە شوێنە گشتەکانە یا کە مەفرەزێکی مرورەبی بە جۆرێک تەعاملی لەگەڵاکات کە هیچ یاسایی نییە و دەنگیشە دەرناچێ بۆی کە شوێنێکی یاسایی لە یاچکە هەمووی خۆیانن کاک دەرون مەسە ئەی بۆ مەزاجە باشەکەتان تێکەڵیەوە ناکەن ئێستا ئەمە باسی دەکەین بە ئەرزێنا بکەم باش ئەو کێشە ئێمە باسی دەکەین ینی کێشەی هەر تەنها تاکە کەسێک و چینێکی تایبەت نییە ینی کە سوکاری مەش تووشی ئەو حاڵەتە بووینە خوشتی مەش باشی مەش کە سوکاری مەش خێزانی مەش تووشی ئەو حاڵەتانە بوونە بۆ تەنها هەر باش ئەو کەسانە نینە بەڵام تۆ بتانی لە باسکردن لەو بەرنامەیە بتانی ئالیەتێکی ڕێک و پێک و منەظەم دابدرێ نەک تەعنول تەعەن لەو بدەی ئالیەتێکی ڕێک و پێک بە ئەرزەنا بکەم ئەمە هەدەفمان لە بەرنامەکان هەدەفمان لە بەرنامەکەی ئەوەیە کاک دەرون یەکەم ئالیەتێکی ڕێک و پێک دابدرێ ئەو خەلەلە هەیە کە بەڕاستی چەندین ساڵە خەڵکی کوردستان خەڵکی کۆمەلگای کوردەواری تێدا دەناڵێنی لە خوشکانمان لە دایکانمان لە کچانمان پێویستە ئالیەتێکی دلۆدا بندرێت تاکو بتوانین بە شێوازێک گورجان ئەو قسانی کە جەنابەیەکەی ببوورە ئەگەر ڕاشکاو بم لەگەڵ تا وەک هاوڵاتیە کە لە ماڵەوە گوێ لە بەرنامەکە ئاگرم ئەگەر ڕاشکاو بم لەگەڵ تا و قسانی کە تۆیکەی پێما بێ کەڵکەوتی ژەتوانێ بیکا کە بەرپرسیارەتی نییە لەو سلکەی تووە پێما بێ کۆسارخانی ژەتوانێ بیکە ئێمە ئەمانەیە شت چارەسەر بکەین ئۆڵی بەرنامەکە وتم با ئێمە باز لەو بێنیمە لە بەرنامەی یەکەمە ڤیددیۆی تاوالێتی ناوەندێکی هونەری مامشانەوە 1000 توان جوڕەخنیان لێگرتوین لە جیاتی تاوالێتەکان پاکەنەوە ئێمە متتەهەمەکەن بۆی کە بۆ ئێمە تاوالێتە مامشانەوە ئێمە باواز لەوە بێنین کە موبەڕیر بێنینەوە ئەگەر قرار بێ بە موبەڕیر ئیش بکەین بڕوان پێ بکە هیچ شتێک ناڕوە آخر قسەت لە ماوەی 30 سانیا پێم بڵێ چکۆختی بەرنامەکەم نەما چی بکەین چارەسەر چی بەڕاست یا چی ئەەکەی تۆ بەسەر و خۆ تۆ چی ئەەکەی تۆ بوتەبێژی پۆلیسێکی پایتەختی هەرێمی کوردستان ینی تۆ بێ دەسەڵاتە هەبێت چی ئەەکەی ئێمە وەکو پۆلیس بە کورتی 30 سانیە پێویستە هەر شوفێرە کاتێک کە دەبێتە شوفێری تەکسی پێویستە وەکو پۆلیس کە ئێمە تاقیقی لێوە دەکەین سەوابقی کە ڕوئەیات ئەفومکە با من ئەمێ مەڵێ چی بکەین با ئێمە باسی بکەین قابلە خۆگەر داواتان بۆ بێ هەر ریسێرچەکەن چی بکەین بۆی کە ڕوونەیات ئێوە چیەکەن بۆی کەیتر ئەم دیاردانە ڕوونەیات بەڕاستی هەتا سیستەم ئەتوانی بڵێ پلانمان نییە هەتا سیستەمەکی ڕێک و پێکدان نەدێ بە جێرەی یاسا ڕێک و پێک نەخرێ بە هیچ شێوەیەک هیچ کەسێک ناتوانێت تەداخل هیچ شوفێرێکی تەکسی یعنی هەروە بێت کۆسارخان چی بکەین ئێستا گەر بڵێ بۆ حاڵەتی تاکوی دەرچوونی یاسایەک تا بۆی پلانێکی زۆر کۆنکرێتی بۆ دابڕێژێ لە هەموو دنیای وێزگا هەیە توانی لە ڕێگەی چەند وێزگەیەکەوە کۆی بکەیتەوە کە کۆت کردەوە توانی پۆلێنی بکەیت لە نەتیجەی پۆلێنەکە هەر کێشەیەک دروست بێ تۆ توانی پەیوەندی بۆ وێزگەیە بکەیت کە و تەکسیە سەر بۆ وێزگەیە ئەتوانی لێ کۆڵینەوەی لێ بکەیت بەڵام ئێستا هیچی ناکرێت باسی لەوە کرد کە خانمان یاخود ژنان بۆ خۆیان ناچن شکات بکەن
ئەی باشە ئەگەر ئەو دابەزیەوە لە سیارەکە و تاوە سیارە دەرچوو ڕۆیە چە لە کوێ پرسێتەوە لەکوێ وەریەگرێ لەکوێ عینوانەکەی وەرەگرە هیچ شتێک دیار نییە لەبەرەوە جیهەتێک نییە ڕووی تێبکا بۆ شکار ڕاستە کاغانم چیەکەن بەس من داوایەکەمێ ینی ساوەش کۆسارخانی شش باسیەوەی کرد ئەم وەرەقەی هەر نەچوونە ژێرباری بڵێن ئەو وەرەقەیە سست بۆ ئێستا ئەم سیستەمە سست بووە ئیجباریەکەین ساق تەکسیەکان یەک وەرەقەی ئەمەنە هەر بەدەستیش بینوسن مەمنونە بین بینێن بەلای تەجیلەکە ئەمەنە خۆ گوڵومڵیان هەڵواسیەوە با بینێن بەلای تەجیلەکە بۆی کاگەر تەحڕوشێک بە کوڕ و کچ بە من و بە هەچ کەسێکرا ئەو ڕقەمە بنووسم و بێن بە برادرانی پۆلیس کێشەکە دەبی لە ئەساسەوە لە بنەڕەت یعنی ئێستا بە کورتی پێ بڵێ کاغانم ئەم وەرەقەیە ناکرێ ئەو وەرەقەیە دەکرێت بەڵام ئەوە کێشەکە حل ناکە ئەو وەرەقەی کێشەکە حل ناکە ئەی چی حلیەکە کێشەکە حل دەبی بۆی کە بە سیستەم بکرێت بە یاسایەکدا بندرێ کە ئەو پیشەی تەنزیم بکە ڕێکی بێخی باشە هێڵی گەرمتان شوفێر بۆ حاڵی گەرمتان نییە هیچ چارە ناوی بەڕای هێڵی گەرمتان نییە ئێوە هێڵی گەرمتان نییە بەڵێ هەیتوان چەندە ڕقەمەکەی من تا منیش نەمبیستوە 1970 پێما بێ بەرگەری شارستانی هەموو سلێمانی هەولێ بەس ئەوە زیاتر پێما بێ بۆ هین بەکارێنن بۆ حریق بەکارێن هەر حالەتەک بێ دەتوانانی پەیوەندی پێ هەرچ حاڵەتێک بۆ تەحڕوشێک بوو لە تەکسیا پەیوەندی بکەن بە 24 ساعت کراوێ لەخوا بەزیاب بێ کاگەڵ کەوت چی بکەی پێشنیاری تەوان هەندێشت هەیە پێی دەوترێ چارەسەرکردنی درێژخایان ینی ئەمەی مەسەلی سیستەم و یاسا و ئەم شتانە لە قەیرانی دارایی و ئەم وەزعی ئەم ڕۆیەمەتیان تۆزە خەیاڵیە بەڵام من دوو پێشنیار دەکەم بۆ بەڕێزان و بۆ وەزارەتی ناوخۆ یەکەمیان ئەو کارتە دروستکرێ ئەو کارتە نابێ بەدەست بنووسرێ ئەو کارتە ئەبێ ئەبێ وێنەی پێوە بێ و ئەبێ لەلایەن وەزارەتی ناوخۆ ڕقەمێکی هەبێ ڕقەمی تەکسی نەگەڵ ڕقەمی بە پشتی تەکسیەکەوەیە لە هەموو دنیادا ڕقەمێکی چواری هەیە کە ئەدرێ بە تەکسی ئەم ڕقەمە لەگەڵ وێنەکەی چکە کەسێکی تر بێت تەکسێکە لێ خوڕێ خاوەنی ئەو کەسە نەبێ ئەمە یەکێکە ئەگەر بیکەن یەکێک لە گرفتەکان چارەسەر دەکات خاڵی دووەم بەڕاستی ئەمەیان ئاسانە و دەکرێت وەزارەتی ناوخۆیە بەڕێوەبەرێتەکانی هاتوچۆ لیڤلێتێک ینی بڵێن چوار لاپەڕەیەکە ئەکاتە ئەی چوارێک بێنن ڕێنمایی ئەوان بۆ سایق تەکسیەکان بەمۆرەوە بنووسن لەمە دووە شۆفێری تەکسی ئەبێ پابەندی ئەم ئەخلاقیات و ئوسوڵانە بێ زیاد لە یاساکانی ڕاستە دەستی خۆش بێ منیش لێرەوە دوا قسەم تابەن بە ڤیددیوەیەکی کۆمیدی کۆتایی بە بەرنمەکەیمین با ڤیددیۆکە ببینین منیش آخر قسەی خۆمەکەم ساق تەکسی هەیە لە شاری هەولێر کاک دلێری مۆنتێری بەرنمەکە وەنیە سەرقاڵی دروستکردنی بەرنمەکەین ڤیددیوەیەکی زۆر کۆمیدی کردووە پێم خۆشە بیبینی فەرموو ئەوە دایمە پێتەمامە خراپتر نە هەر پڵنگ دانێنە ئەم جارە باشە دوا قسەی منیش وەکو تیمی بەرنامەی دەروون و دیاردا قسەکانی سەپۆرتی قسەکانی هەڵکەوتەکەم کە ئەو کارتی کە باسمان کرد ناوی شۆفێرەکە و کۆدنەمبەری تاکسیەکە بکرێت بە ئیجباری لێرەوە داوا لە وەزیری ناوخۆکەین داوا لە بەڕێوەبەراتەکانی هاتوچۆکەین داوا لە بەڕێوەبەرەتەکانی پۆلیسەکەین ئەم ئەرکە بکێشن بۆ کەمکردنەوەی ئەو دیاردە نەشیاوانەی کە شۆفێری تەکسی بەرامبەر سەرنشین لە کوردستانەیە کاتێکی خۆش.